ئەم جارە وێزگەیەکی تر لە کارە هونەرەکانم کە ئەم وێزگەیە بەڕاستی زۆر جیاوازترە لە کارەکانی پێشوم کە کردومە لەبەرەوە کە ئیشێکە لەگەڵ ئۆرکێسترای نیشتیمانی چیک بەرهەم هاتووە. ئەم کارە کاری شاعیری گەورەی کورد مامۆستا هێمن، شاعیری نەتەوایی، شاعیری ئازادی، شاعیری عشق و خۆشەویستی، شاعیرێک کە هەمیشە لەگەڵ ئازاری نەتەوەکەیە بە ئازارەکانی خۆی بەش کردووە. من لەم بەرهەمەدا 3 شعری جوانی تایبەتی مامۆستا هێمنم کردووە بە ئاواز. گۆرانیەکان ئاوازەکانیان زۆر دەمێکە کارم تیا کردووە، ئەگەڕێنەوە بۆ تقریبەن 8-9 ساڵ پێش ئێستا. شعری عشق و ئازادی، گریانی نیوەشە و هەروەها گۆمی خوێن. ئەم 3 شعرە هەرسێکی دراوە لێک بۆ بە گۆرانیەکی درێژ. ئەم گۆرانیە نزیکەی 42 دەقە دەرەچێت.
زۆر دەمێک بوو ئەمە خەونێکی گەورەی من بوو کە لەگەڵ گروپێکی گەورەی ئۆرکێسترام کارە بکەم و لەگەڵ هاوڕێ خۆشەویستم کاکە کارزان چەندین جار بیرمان لێ کردەوە کارەکە بکەین بەڵام نەمانتوانی هیچ فرسەتی ڕێنەکەوت هەتاکو و لەم دواییەدا گروپی گۆیژە کۆمپانیای گۆیژە زۆر جێگای ئەوەیە کە من سوپاسیان بکەم بەڕاستی کە توانیانە سپۆنسەری ئەم کارە گەورەیە بکەن کە کارێکە بەڕاستی تایبەتە ئەتوانین بڵێن بەرهەمێکە بۆ نەتەوەی کورد ئەمێنێتەوە بۆ هەزاران ساڵی تر. کاکە کارزان ئەم گۆرانیانەی مۆسیقای بۆ داناوە کاری لەسەر کردووە ئەرەنجی مۆسیقای کردووە و هەروەها خۆی سەرپەرشتیاری گەورەی گروپەکەش بوو. زۆر دڵخۆش بووم ئەمڕۆکە لە ستۆدیۆی گەورەی پراگ ئێمە ئەم کارەمان ئەنجامدا لەگەڵ کاکە کارزانە. من نزیکەی بۆ 5-6 ساڵە چێ لەگەڵ ئەم گروپە ئیشم کردووە. ئەم گروپێکی زۆر باشن وەکو لە ڕووی موزیکەوە ژیانێکی تایبەتی تیا لە ناو ئۆرکێسترەکە هەر لە سەرەتاوە بڵم نزیکەی ئەزم ساڵی 2011 بوو یەکەم جار کە ئیشم لەگەڵاکردن ئەو هەستەم کرد کە گروپێکی تایبەتیم بیرم لێ کردەوە کە بتوانم زۆرترین کاری هونەری موسیقای کوردی بێنمە ناو ئەم ستۆدیۆ لەگەڵ ئەم موزیسیانە تۆماری بکەین. جا بێژگەلەوەی کە تەئسیرێکی زۆری میلۆدیەکان و بە تایبەتی شعرەکانیش لەسەر من هەبووە لە هەموو ڕوویەکەوە، چونکە هێمن هەمیشە زۆر بە جوانی نیشتیمان پەروەری و عشق و سروشتی تێکەڵاو کردو، بە تایبەتی لەم تێکستانەیە کە کاک عەدنان هەڵی بژاردووە زۆر تایبەتیە، تەئسیرێکی زۆر گەورەی داناوە لەسەر من. بێژگەلەوە وەکو کاک عەدنان باسی کرد میلۆدیەکان زۆر کۆنن، من و کاک عەدنان بەیەکەوە چەندین شەو لە خەڵۆت هابووین لەگەڵ ئەم میلۆدیانەیە. زۆر هەوڵم ماوە بەتەنیا موسیقیە نەبێت تا کاتی گۆرانی وەختی هاوی تر گۆرانی بێت بگرە. وا بیرم کردێتەوە کە سینەماتیکی بێت، یعنی کە بۆ نمونە کە باسی شەوەکە ئەگەرچی شەو درەنگە ساقی بۆم تێکە کەمێکی تر وا بکەین کە گوێگر بچێتە ناو نیوەی شەوەوە
دیقەتی ئەدەم لە شعرەکانی مامۆسای گەورە مامۆسای من هەمیشە شعرەکان ڕەکێش دەکا بۆ میلۆدیەکی زۆر تایبەت هەمیشە ئەو تەنایەی ناخی خۆی لەگەڵ سروشتا بەش کردووە مامۆسای من جوانی مامۆسای من لەوەیە هەمیشە لەگەڵ سروشتا ئەدوێ و لە ناو سروشیشا عشقێکی گەورەی خۆی بەرجەستەکە یعنی هەر لەم بەرهەمەیە هەندێ شعرم لێ هەڵبژاردبوو کە ئاوازم بۆ دانا ئەو ئاوازانە ئەتوانم بڵێم من چەندێک ئەگەر تەجروبەی ئاوازدانانم هەبێ بەڵام ئەوەندەی گەورەی شعرەکە ئاوازی بە من بەخشیەوە شەوانە ئەو دەمانەی شەو دەگاتە کاتی نیوەی شەو خەڵق نووسوو لە چای من کە سەردیسان ڕەواندی خەو سکوتێکی بەسام سەرتاسەری ئەو دێدا دەگرێ زۆر تایبەتە لەلا من ئەڵێ وەکو ئاواڵی چاک ئەستێرەکان گوێ ڕادەدێرن بۆم هەتا بۆیان بەیان کە موو بەم و ڕازی دەرونی خۆم بزانە ئەم ئینسانە چەندێک لەگەڵ سروشتا هەوڵی داوە و ڕازەکانی خۆی بەشکە ڕازەکانی خۆی بگەێنێ بە ئەستێرەکان ئەمجا لە کۆتاییە باسی ئەوە کاڵێ بەڵێ گریانی نیوەی شەو دەکا ناسۆری دڵ مەرهەم کوڵ و کۆمدا دەمرچێنێ و بەجێ دەڵێ دڵی من خەم کاتێک کە ئەم ئینسانە ئازارەکانی خۆی بەشەکە لەگەڵ ئەستێرەکانە لەگەڵ مانگا لەگەڵ سروشتا ئەمجا هەستەکە کە دوای ئەوە گریانێک ناخی خۆی پڕەکات ئەمجا ئەزانێ ئەو ناسۆریەی کە لە دڵیایەتی باسیەکە ئەزانێت کە خەمەکانی دڵی خۆی کەم بۆتەوە ئەزانێت کە ساڕێژی دڵی خۆی کردووە ئەمە لە زۆربەی زۆری شاعیرانە هەستەکەم جیاوازترە بۆ چونکە ئەم ئاخافتنە لەگەڵ سروشتا ئەم بەشکردنەی ڕۆحی خۆی لەگەڵ سروشتا ئەم باسکردنەوەی عشقی خۆی لەگەڵ خانمێکی یان شۆخێکی کوردی کە ئەوش ئەیبەسێتەوە بە جوانی سروشتەوە ئەم عشقی خۆی عشقە تەنیایەکی خۆی کە بە سروشتەوە ئەیبەسێتەوە ئەوە نەیتر جوانیمان پێبەخشێ یعنی با ئەوە بڵێم چەندێک ئێمە ئەگەر میلۆدیەکم دانابێت چەندێک تۆ ئەگەر مۆسیقایەکی جوانت بۆ ئەم گۆرانیانە دانابێت ئەومان لەبیر نەچێکە گەورەی شاعیرەکە و ئێستا لەوانەیە خۆی ئاگای لە ئێمە بێت کە ئێمە کارێکی وا جوانمان کرد هێمن تایبەتمەندێکی زۆر سەیری هەیە لە ڕووی بەستنەوەی وکوتم خۆشەویستەکەی بە نیشتیمانەوە زۆر جار دائەمێنی نازانی باسی معشوقەکەکات یان باسی نیشتیمان جا هەمووی بەستەوە بێکەوە لە ئەخیریشە هەموو جوانی شتەکان سروشت و خۆشەویستەکەی معشوقەکەی هەڵە بەبێ نیشتیمان تامی نییە هەمیشە بەسوێت یعنی ئەڵێ من کاتێک ئیسراحەتم ئەتوانم دانیشم لەگەڵ معشوقەکەم دانیشم باسی خۆشەویستکەم کە خەمی نیشتیمانم نەمێنێ
لێشێ لە شعرەکانیان لە شوێنێکە باسی شتێکی زۆر تایبەتەکە. ئەسیری کە زیێتە کۆتری دڵی من، ئەبێ حاڵی چ بێ کۆتر لە تۆڕە، سەر و ماڵ و کەماڵ و بیر و هۆشم لە نەردی عشقی تۆوە پاچی دۆڕا، لە چاوم دێ بە خوڕ فرمێسکی خوێنین کەچی ئەم گۆمە خوێنە هەڵ نەچۆڵە، من و لاشەی پەپوولە ماینەوە بەس، شەوی دووری شەمیش تواوە لە کۆڕە. تۆ بزانە لەم جوانیە من و لاشەی پەپوولە ماینەوە بەس، هەردووشیان سوتاون، هەردووشیان بە چێ سوتاوە؟ بە ئاگری شەم سوتاوە، بەڵام شەم و لاشەی پەپوولە و سووتانی خۆی لە یەک کۆڕا ئەبینێ. ئەسیری کازێتە کۆتری دڵی من، ئەبێ حاڵی چ بێ کۆتر لە تۆڕە، ئەسیری کازێتە کۆتری دڵی من، ئەبێ حاڵی چ بێ کۆتر لە تۆڕە. ئەو خۆشەویستی کە هەیە من گیانوێتی لە ڕێم شعرەوە، هیوادارم من توانم لە ڕێی موسیقەوە ئەو خۆشەویستیە بگەێنمەوە بە خەڵک لە ڕێی موسیقەکەمەوە. هەر کارێکی زۆر جوان بوو. ئەمڕۆکە جۆم لە مۆسیقاکە گر بەو زیندووەیە بەڕاستی هەستێکی ترم هەبوو، هەستێکی ترم هەبوو کە ئێستا ئەڵێم مۆسیقای کوردی وردە کەسانی وەکو ئێوە، گەنجی وەکو ئێوە بەڕاستی ئەبێ میلەتێک، ئەبێ حکوومەتێکی کوردی ئەوەندە تەقدیری ئەو کەسانە بکە کە هونەرێکی گەورە پێشکەش بە نەتەوەیەک ئەکەن لە ڕێگای هونەرەکەشیانەوە ئەتوانن نەتەوەکەیان بە میلەتانی دنیا بناسێنن. هیوایەکی گەورەم هەیە بۆی کە ئیشەکە سەرکوتوو بێ. سپاس.